شاری سروشتی تاقانە سەردەشت. سەردەشت شارێکی خنجیلانەی کوردستانی ڕۆژهەڵاتە لە پارێزگای ئەزەربایجانی ڕۆژاوە ئێران و لە باکوورەوە لەگەڵ پیرانشار، لە باشوورەوە بانە، لە ڕۆژاواوە باشووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی شەوە لەگەڵ مەهاباد، دراوسێ و هاوسنوورە. بەپێی دوایین سەرژمێریەکان ژمارەی دانیشتوانی زیاتر لە 50,000 کەسە. سەردەشت خاوەنی مێژوویەکی کۆن و کەوناراییە و بەپێی لێکۆڵینەوە مێژوویەکان یەکەم جار بینا و ئاوەدانیەکەی لە باکووری ڕۆژاوای شارەکەدا بووە و دواتر داکشاوە بەرەو ئەم شوێنەی ئێستای. لە باوەڕی خەڵکی ناوچەکە و ژمارەیەک لە توێژەراندا زەردەشت پێغەمبەری ئاینی زەردەشتی لێرە لەدایک بووە و هەر لەبەرەوەش ئەم ناوەی بەسەردا بڕاوە. پاژماوەی ئاسەواری کۆنی هەندێک قەڵاتی مێژووی لە دەوروبەری سەردەشت نیشانی کۆنی و لە مێژی نەبوونیەتی، بەڵام کەمتەرخەمی لا نەپەیوەندیدارەکان بۆتە هۆی فەوتان و بەتاڵانچوونی گەلێک ئاسەواری مێژوویی ئەم ناوچەیە. چۆمی کەڵوێ ئەو تایبەتمەندیەیە کە توانیوێتی ئەو ئەقوام و تەمەدونانە بەرەو خۆی ڕاکێشێ. ئەو دەشتی کەڵوێ کە لەکن چۆمی کەڵوێ چۆمی زابە یا بەخەوت هەم بە چۆمی کەڵوێش مەشهورە، چەندانە تایبەتمەندی هەبوو یەکانەوەی خاکی زۆر حاصڵخیزی هەیە. موقعێتێکی فوق العادە مهمی هەم بۆ دیفاعکردن و ئاگەلێبوون. لەگەڵ ئەوەش دەسترسی بە ئاو زۆرە لێرە، ڕاحەت توانیوان دەسترسیان بە ئاو هەبێەوە لەو منبعی ئاو بۆ کشاوەرزی ئیستفادە بکەن. ئەو باعث بە کە زۆر ئەو تەمەدونانە بۆیە زۆرتر ئەو تەپۆلکانێک لە تاریخی باستان لە دەورەی لە مێژوویدا هەن و لە باستاندا هەیە لە دەوروبەری چۆمی کەڵوە واقع بوون و ئەگەر ئێمە بین لە پیرانشار تا لە ئێران ڕەت دەبین و تا بانێ ئەو منتەقەی بەرزەکەین لە هەمووی ئێمە ئەو تەپۆلکانە دەبین وەکو کتم 5 تەپۆلکەی زۆر مهم کە لە عەسری نووسەنگیرە هەتا ئیسلامی هەتا ئیسلامی پوشش دەدا، یعنی لە نووسەنگی لە دەورەی مەفرەغ لە دەورەی ئاسنی هەرسێک دەورەی ئاسنەکان و هەتا دواتر ئێمە لێرە ئاسار و شەواهیدمان هەیە. بەڵام ئەوەی کە لێرە زۆر مهمە و بەرزی کراوە دەورەیەکە بە نێوی دەورەی ئاسنی سیا دەورەی مانایەکان کە لەو دەورەیەدا هەم هاتوچۆی ئاشوورەکان زۆر تایبەتە و هاتوچۆیان کردو و هەموو شتێکیان سەبت و زەبت کردو کە لە یارد لە 80ەکان لە قەرنی 19دا دیتەوە هێنری لایارد هەمووی کە ئەوانە نووسیران ئاشوورەکان خدمەتێکی زۆر بێمەکرد بۆی کە هەر کارێکدان کرد سەبت و زەبتیان دەکرد. سەردەشت بۆ کەسایەتەکانیش شارستانێکی بێوێنەیە. پیاوێک حکوم مەلاوسوی ئەسەم کە ساڵی 1002 یعنی 436 ساڵ پێش فەوتی کردووە، یەکێک لەو عالەمە گەورانەیە کە لە شاری سەردەشت بۆ و ئاسارێکی زۆر وەکو منقول الئەکرادی نووسیەوە، تەفسیرێکی کە زۆر نێودارە. دواوی ابن الحاج ساڵی 1111 و شاگردەکانی و عەلامەی بێتوشی و دواتریش زایانان و پیاوانێکی گەورە لەو شارستانی هەڵکەوتون. بەڵام کەسێک کە جێی ئەوەیە زۆر بە جوانی شاری پێ بگرێت، پیاوێک کە بەنێوی سەرداری موکری یا سەردار عەزیزخانی موکری کە ئاجودان باشی دەورەی ناسردین شایە ساڵی 1207 زاینی بەخەول مانگی 1171 ڕۆژی لە نستانێک کە دەیەکی نزیک بە شاری ڕەبەتە متولید بوون. پیاوێکی وەکو سەرداری موکری زۆر لە مەنابە و لە ماخزی ئێرانیدا ئیشارەی پێکراوە، ئەو ڕۆژ زۆر کاری لەسەر کراوە و معرفی کراوە کە پێم وایە دەبێت نمونەیان زۆر بێت و ئیشارە زۆر پێ بکرێت. جوێن بەداخەوە یەکێک لەو شتانەی کە ئێمە لە ڕابردوودا هەمان بووە پیاوانی من پیاوانێکی ئیلی بوون، هەرچەند ئەوان ئەو دەمی تەک بوون، بەڵام ئەگەر ئێمە توانی باتمانە زۆرتر حیمایەتیان لە بکەین احتیمال بیان توانی باە زۆرتر تەئسیرگۆزار بن. سەرداری موکری فقط بۆ دەورەیەک ساڵە کە تەبعید بووە بەقەول نەفی بەلەد بووە بەقەولی عەرەبەکان هاتۆتەوە سەردەشێت چەند شتی لە خۆی بەجێهێشتون. یەک مزگەوتی ساز کردووە، یەک دانە حەمامی ساز کردووە و کاروانسەرایەکیشی ساز کردووە، بەتە پردێکیشی ساز کردووە. مزگەوت و حەمامەکەی کە لە شاری سەردەشت ماونەوە و مزگەوتە دواتر عەوەز کراوە و تەغییر دراوە، حەمامەکە کەوڕۆ ماوەتەوە، پردەکەش جێگایەکەی عەوەز کردووە و کاروانسەرایەکەشی لە بینی سەردەشت و ساوڵاغاندا ماوەتەوە.
ناوی شەقامەکانی هەڵەبجە و هێرۆشیما لە سەردەشت جگەلەوەی دەربڕینی وەفایەکی ئینسانیە سەرچاوەکەی لە هەستی هاودەردی و هاوخەمیدایە. کاتژمێر 4 پاژنیوەڕۆی 28 ژوەنی ساڵی 1970 تەمی تاوانێکی گەورە ئاسمانی ئەم شاری داپۆشی و فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی فاشیستی باعث شارەکەیان لە گازی کیمیاییدا نوقم کرد. لە دوای هێرۆشیما سەردەشت یەکەمین شارە کە بۆتە قوربانی چەکی نامرۆڤانی کیمیایی و ئاسەواری نالەباری ئەم کردارە نامرۆڤانەیە تا ئێستاش بە ڕوخساریەوە ماوە و بەم زوانە ناسڕێتەوە. سەردەشتی دەستە خوشتی هەڵەبجەش برینێکی خۆڵە لە جەستەی نیشتیماندا و هەموو ساڵێک لە گۆڕستانی شەهیدان یادی ئەو ڕۆژە و ئەو ئازارە دەکرێتەوە. شاری سەردەشت لە ڕێکەوتی 28 ژوانی ساڵی 1970 زایانی لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ڕژیمی باسی عێراقەوە بردمانی شیمیایی کرا. هەر لە سەرەتای بمبارانەکەەوە زیاتر لە 102 کەس شەهید بوون و زیاتر لە 8,000 کەس زامداری شیمیایی بوون. لەو 8,000 کەسە بەداخەوە تا ئێستا 1,400 کەس توانیوانە پەرەوەندەی شیمیایی جێبەجێ بکەن. 9 مانگ دوای بردمانەکەی شاری سەردەشت بەداخەوە فڕۆکە جەنگیەکانی ڕژیمی باسی عێراق دیسان شاری هەڵەبجەی خۆشەویستیان بمباران کرد. لەو بردمانەدا زیاتر لە 5,000 کەس شەهید بوون. بەڵام شاری سەردەشت یەکەم شار بوو کە بۆمبارانی شیمیایی کرا. پێش سەردەشت دوای شەڕی جەهانی شەڕ دووەمی جەهانی بۆمبارانی شیمیایی کرابوون، بەڵام ئەو جگای کە بردمان کرابوو نیروی نظامی تێدا بوو، هەر بۆیە سەردەشت یەکەم شار بووە کە بۆمبارانەکەی خەڵکی سڤیل و بێتاوان دەگرێتەوە. پاش ماوەی بۆمبارانی شیمیایی سەردەشت لەسەر مرۆڤەکان لەسەر ڕوح و گیانی مرۆڤەکان کاریگەری زۆر خراپی هەبووە. نەک لەسەر مرۆڤەکان بگرن لەسەر ژینگە و لەسەر دارستانەکان لەسەر کانیاوەکان و تەنانەت لەسەر ئاژەڵەکانیش کاریگەری هەبووە. هەر بۆیە لە ئێستاوە دەبێ جامعەی جیهانی لە فکریەوەی دابێ کە لەوەی بەدواوە ئەلەو کارەساتانە دووبات نەبنەوە. ئەگەرچی سەردەشت لە بەرفراوانی ئاو و بارودۆخی گونجاوی ئاو و هەوا لە داهاتە سروشتیەکان کەڵک وەردەگرێ و تا ڕادەیەک بژێوی ژیانی خەڵکەکەی لەو ڕێگەیەوە دابین دەکات، بەڵام وەک زۆربەی ناوچە سنووریەکانی دیکە لە ڕووی ئابووریەوە زیاتر پشت بە ئاڵوگۆڕی کاڵا لەگەڵ باشووری کوردستان دەبەستێ و زۆرێک لە خەڵکی ناوچەکە بەکار و کەسبی لەسەر سنوور سەرقاڵن و زیاتر لە بەشە ڕێگە پێدراوەکە هەناردە و هاوردەی قاچاق پشتی زۆرتری بەردەکەوێت. لەم ساڵانەی دواییدا لە بەرفراوانی ئاستی بێکاری لاوان لەم دەڤەرە ژمارەیەکی زۆری خەڵک بەکاری قاچاقی کاڵاوە خەریکن و لەو ڕێگایەوە بژێوی ژیانیان دابین دەکەن. بەشێکی ئابووری شاری سەردەشت یا بڵێن دەرامەدی خەڵکی شارستانی سەردەشت دەگەڕێتەوە سەر هەناردەکردن و هاوردەکردنی کەلوپەل لە تەریق مەرزەوە، واتە چۆن شارستانی سەردەشت نقطەی سفری مەرزیە لەگەڵ هەرێمی کوردستان، بۆیەش هەناردەکردن و هاوردەکردنی کەلوپەل لە داهاتووی لە تاریخدا واتە لە ساڵانی دوورڕا هەر هەبووە و ئێستاش بە شێوەیەکی جیاوازتر هەیە. ئەگەر چاو لە ئەو بەشەیەکەین دەبینین بازرگانی یا تجارەت لە شارستانی سەردەشتەوە لە دوو شێوە پێک هاتووە. بەشێکی شێوەی ڕەسمی یا شێوەی دەوڵەتیە کە دەگەڕێتەوە سەر هاوردەکردن و هەناردەکردن لە تەریق مەرزی چێلێ، بازارچەی ئەشکان و بازارچەی قاسمەڕەش. بەشێکی دیکەشی دەگەڕێتەوە سەر قاچاغ کە قاچاغ بە شێوەی حالا بڵێن کۆڵبەری
یا بە وەسیلەی ئەسپ و ماشێن ئەنجام دەدرێت. بەشێکی دیکەی ئابووری شارستانی سەردەشت و داهاتی خەڵکی شارستانی سەردەشت دەگەڕێتەوە سەر کشت و کاڵ. لە کشت و کاڵدا مهمترین بەرهەمێک کە بەدی دێت دەتوانین ترێڕەشەی سەردەشت باسکەین. ترێڕەشێک کە لە شارستانی سەردەشت بەرهەم دەهێنرێت یەکێک لە باشترین جوورەکانی ترێڕەشەیە لە دنیادا. ئەویش بەهۆی ئەوەیە کە نە لە کودی شیمیایی ئیستفادە دەکرێت و نە لە ئاو. تەنانەت دەتوانین بڵێن لە هیچ سمومێکی شیمیایی بۆ بەرهەمهێنانی کەڵک وەرناگیرێت. هەر بۆیەش بۆتە بە باشترین جووری ترێڕەشە لە تەواوی وڵاتانی دنیادا. زیاتر لە 4500 هێکتار لە زەویەکانی سەردەشت تایبەت کراون بە دارمێ و ترێڕەشە دیارترین و بەناوبانگترین بەرهەمی ئەم شارەیە. ترێڕەشەی سەردەشت لە بەرکەش و هەوای ناوچەکە و گونجانی لەگەڵ ئەم بەرهەمە ناوبانگی دەرکردووە و نەک هەر لە کوردستان و ئێران بەڵکو لە دنیادا بە بەرهەمێکی تایبەتی دەناسرێ. ئەم جۆرە ترێیە دێمیە و بە شێوەیەکی سروشتی و 100% ئۆرگانیک بەرهەم دێ و بۆ پێگەیاندنی لە هیچ کودێکی کیمیایی کەڵک وەرناگیرێت. ساڵانە زیاتر لە 25,000 تۆن ترێ لە ڕەزەکانی سەردەشت دێتە بەرهەم و هەناردەی دەرەوەی شار دەکرێ و بەشێکی زۆری لە ناوەندی پارێزگای ئەزەربایجان واتە لە شاری ورمێ دەکرێتە شەربەت و دۆشا و لەوێشەوە هەناردەی ناوچەکانی دیکە دەکرێت. لە مەساحەتی شارستانی سەردەشت 80,000 جەنگەڵە و 30,000 زەوی کشت و کاڵیە. لەو بەرهەمە کشت و کاڵیانە کە لە شاری سەردەشت بەرهەم دێت دوو بەرهەمی زۆر گرینگە و گرینگوی استراتیژیک بۆ شاری سەردەشت هەن کە بە شێوەیەکی زۆر بوومی و لە قەدیمەوە لەو مناتقانە پەروەردیشیان پەیدا کردووە. یەکیان ترشە و ئەوی دیکەشیان ترێڕەشە. هەردووکیان وەک مەحسوولێکی ئۆرگانیک دەناسرێن چونگاتی لە بەرهێنانیاندا هیچ گونەمادێکی کیمیایی وەکو سەڵمەکان وەکو کودەکان بەکار ناهێنرێ و تاوا مەحسوولێکی سالم و بە ڕێژەی ئەنتی ئۆکسیدانێکی زۆرەوە ناسراون. مەساحەتی ترێڕەشی سەردەشتێ 5,000 هێکتارە کە ساڵانە زیاتر لە 30,000 تۆن ترێڕەشیان لێ بەرهەم دێ. مشکلاتێکە لە بواری کشتوکاڵ لە سەردەشتدا زیاتر بەرچاوە بێسەدنەوەیەک بێسەباتی لە بازاری کشاوەرزیدا بوونی هەیە کە زۆر کەڕت مەسەن لە مۆرە ترێڕەشیدا ئەمە دیتومانە کە وەختی وا هەبووە کە قیمەتی ترێ بەحەدێک هاتووە خوارد کە خەڵک زۆر یەک لە بێستانەکانی وێڵ کردووە و ئەوە زیانی بە داهاتووی کشتوکاڵ لە سەردەشت دەگەیەنی و زۆر کەڕەتیش قیمەتی ئەو مەسوولە بە حەدێک زیاد بوو کە خەڵک ڕووی کردوێتە لەناوبردنی جەنگەڵەکان بۆ وەسیحکردن و زیاترکردنی ڕێژەی ڕەزەکانی سەردەشت. و دلیل دەلایلی و بێسەباتیش دەگەڕێتەوە سەر مەرزەکان کە سادرات و واردە لە سەردەشتی زۆر سەباتی تێدا نییە و لەویش گرنگتر دەگەڕێتەوە سەر نەبوونی بەشی فەراوەری مەحسوولاتی کشاوەرزی لە شاری سەردەشتدا. ئەوش یەکێک لە مشکلاتی کشتوکاڵ لە شاری سەردەشتدا. مشکلی دیکەش ئەوەیە کە واقعاً با تەوەجوو بە مەنابەیەکی غەنی لە بۆدی مەنابی سروشتیەوە و باشی کشتوکاڵیەوە ئێمە هیچ مرکزێکی تحقیقاتی پێشێویشیمان نییە لە شاری سەردەشت. ئەمە دەبینین کە لە سەددا نێزیکی لە سەددا 50 جەنگەڵەکانی پارێزگای ئازەربایجانی ڕۆژئاوا لە شاری سەردەشتن، بەڵام ئەمە لە سەدایەکی مەراکزی تحقیقاتیمان سەبارەت بەو مۆزوع لە شاری سەردەشت نییە.
سەردەشت بە گەوهەری زاگرۆز بەناوبانگە وە سروشتێکی تاقانە و تایبەت بەخۆی هەیە. گەلێک شوێنی جوان و سەرنجڕاکێش لە سەردەشت هەن کە بوونەتە هۆکارێک بۆ ڕاکێشانی گەشتیاران بۆ ئەم ناوچەیە. بێوران، زمزیران، شەڵماش و کانی گڕاوان لەو شوێنە گەشتیارانەی سەردەشتن کە بەردەوام میوانداری لە گەشتیاران دەکەن. شارستانی سەردەشت شارستانی جوانیەکانە کە لە ئێراندا بە بەهەشتی ومبوو ناسراوە. سەردەشت لە حەز ئابوهەواییەوە ئابوهەوایەکی فێنک و خۆشی هەیە بەهاران و هاوینان و پێی دەگوترێت شارستانێکی 4 فەسڵ. لە سەردەشتی ئێمە ئابشاری شەڵماشمان هەیە کە گەورەترین ئابشارە لە حەز بڵینداییەوە لە ئێراندا و فەوقالعادە جوانە و خەڵکێکی زۆر لە ئێرانە و لە جێهای مختلف دێن بۆ چاولێکردنی. سەرچاوی کانی گڕاوان هەیە، سەرچانی کانی گڕاوان کە یەکێک لە سەرچاوە بەنێوبانگەکانە لە تەواوی دنیاە کە دیمەنێکی فەوقالعادە جوانی هەیە و لە لەحاز ئاوەکەشی لە لەحاز دەرمانی و ئیسفادەی لێ دەکرێت. خەڵکانێکی زۆر دێن خۆی پێدەشۆن و بۆ بەدەنیان فەوایدێکی زۆری هەیە و مەخسوسەن بۆ خارشی پێست کە خەڵک ئیسفادەی لێ دەکەن کەسانێکی زۆر ئیسفادەیان لێ کردووە و پێی چابوونەوە. جگە لەوانە ئێمە ئەشکەوتی تەبیعی کونەپێستەمان هەیە کە لە نەوعی خۆیدا زۆر تایبەتە. لەو ئەشکەوتەیدا ساڵانێکی زۆر خەڵک پەنیریان لە پێستی کردو و لێوەدا ڕایانگرتووە بۆ ماوەیەکێ تا پەنیرەکە بە کەڵک بێت و دوای ئیسفادەی لێ بکەن بۆ خواردن. بێزگ لە ئەشکەوتی کونەپێستا ئێمە ئەشکەوتایەکی دیکەمان هەیە بە خاطرەوەی کە منتەقەیەکی ئاهەکیە ئەشکەوتانێکی زۆری لێیە کە بۆ کەسانی کە دیان هەیە بچنە ئەشکەوت نەوەردێ بکەن و ئیسفادە لەو بەشەی لە شارستان بکەن قابلی ئیسفادە هەیە. قەڵبەزەی شەڵماش بەناوبانگترین گەشتگەی سەردەشتە و لە بەهار و هاویندا جمەی دێ لە خەڵکی سەیرانکەر و تۆریست. شەڵماش 3 تافگەیە و ئاوەکەی لقێکە لە چۆمی کەڵوێ و دیمەنێکی ناوازەی بەو دەوروبەرە بەخشیوە. لە 8 کیلۆمەتری باکووری سەردەشت بەرەو ڕێگەی مەهاباد کانیەکی لێیە بە ناوی گڕاوان کە ئەویش لەبەر تایبەتمەندی خۆی بۆتە شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێش. لە ڕوانگەی خەڵکی ناوچەکەوە ئاوی ئەم کانیە شیفابەخشە و دەرمانە بۆ نەخۆشیەکانی پێست. ئەم کانیە کانزاییە لە 12 کیلۆمەتری باکووری ڕۆژهەڵاتی شار و لە پاڵگوندی کانی گوێزدایە و جگە لە تایبەتمەندی شیفابەخشی شاکارێکە لە هونەری سروشت. بخجوان أولامان
جادەرمانی بابەتێکە لە درێژەی مێژوودا سەرنجی دراوەتێ و مرۆڤ بۆ چارەسەری نەخۆشیەکان بە دڵی سروشداگەڕاوە و بە تاقیکردنەوە و کۆکردنەوەی ئەزموون لە ڕێگای جادەرمانیەوە زۆرێک لە نەخۆشیەکانی چارەسەر کردوون. لە دوای برەوسەندنی زانستی نوێی پزیشکی بابەتی جادەرمانی تا ڕادەیەک تەری کەوت، بەڵام لەم ساڵانەی دواییدا سەر لە نوێ ئاوڕی لێ درایەوە و بە تایبەت لە کوردەواری سەرنجێکی تایبەتی دراوەتێ. لە سەردەشتی ژەم بابەتە لە بەرزۆری زۆرەکانی گژوجیا و بەرسەرنج کەوتووە و خەڵکانێک بە پێی ئەزموونەکانیان سەرگەرمی چێکردنی دەرمانی گیایی و چارەسەری نەخۆشیەکانن. سەردەش خاوەنی زیاتر لە 70 جۆرە گیای خۆراکیمان هەیە لە فەسڵەکاندا ئیسفادە دەکرێت دەخورێ فەسلی بەهاران و زیاتر لە 100 نەوع گیاشمان هەیە کە بۆ گیادەرمانی ئیسفادە دەکرێت و کەڵکی لێ وەرگیرەوە. واگەر بتوانین بە باشی گیاگۆڵی شارستانی سەردەشت بناسێنین دەتوانین لە داهاتوویەکی نزیکدا هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین و جێگوزینی داروی شیمیایی بکەین. بەرهەمەکانی کە ئێمە لێرە لە ناوچەی سەردەشت کەڵکیان لێ وەردەگرین بریتین لە جاترا، بارێزە، پنگە، گەزگەسێک، مێموو و سەدان گیاگۆڵی تر. هەروەها بەرهەمە دارستانەکانی سەردەشت بریتین لە بەڕوو، مازوو، کرۆسێک، شیلان، بەڵاڵوک و دەیان شتی تر. هونەر کە تاجی سەری مرۆڤە بە شێوەیەکی ئاسایی لای کورد هەیە و جوگرافیا و سروشتی کوردستان بوونەتە خوڵقێنەری هونەر و ڕەنگە زێدەڕەوی نەبێ ئەگەر بڵین یەکێک لە تایبەتمەندیە هاوبەشەکانی کورد هونەرە. لە دنیای تازە و مۆدێرنیشدا لە قافڵەی هونەر بەجێ نەماوین و لە لقە جۆر بە جۆرەکانیشدا کەسانێکمان هەن کە هەنگاویان هەڵگرتووە و خۆیان پێگەیاندووە. لە سەردەش لاوان ڕۆژانە بەشداری لە خولەکانی فێربوونی هونەرێک دەکەن و هونەری نیگارکێشی ژێکێک لەوانەیە. دنیای هونەری مەژ مشکلاتێکی زۆری تێدا بوو، وەکو هەموو کارەکان فەراز و نشیبێکی تێدا بوو. من کە دەستم پێکرد لەو شارەیدا وەک شتێکی هونەر کەمێک ناشەناختە بوو. ئەلبەتە ئێرە شارێکی جەنگزەدە بوو تا ساڵهایەکی زۆر بە خاتری ئەوەی ئەو شتانێک کە بەسەری هات بوو شاید نەیانتوانی بێ بۆ سوورەتە پەرە بەو شتانە بدەن. وەلی خۆشبەختانە ئەمە کە دەستمان پێکرد زۆریش کارەکەمان موفق بوو. ئەوایل کە دەستمان بە کاری هونەری کرد و بە کلاسەکان هونەرجۆکان کە هاتن مقدار تەعدادێکی زۆر کەم بوون، لە 13-14 نەفەری ڕادەستمان پێکرد. مشکلاتی بۆمان هەبوو کە بەڕاستی وەسایلی لێ نەبوو، یعنی دەبا هەموو جارێ لە شارەکانی دیکەڕا وەسیلەمان هێنا بە خەڵک ئستەقبالێکی ئەنچەنانی نەدەکرد. وەلی لە کەمتر لە 1 ساڵیدا خۆشبەختانە خەڵکێکی زۆر بە دەرکی هەبوو توانی مادزەی خۆمان بکەینەوە. وابوو خانمەکان دەهاتن، هەتا مۆردمان هەبوو بارها خانمەکان کە دەهاتن منداڵیان پێبوو بە منداڵەوە دەهاتنە سەر کلاسە. سپات و دیەتی سنی نەبوو، لە 5 ساڵی ڕاهەمان بووە هونەرجومان هەبوو 40 ساڵە شاید زۆرتر لە 40 ساڵی سنی زۆرتر. دواتر دوای 2-3 ساڵان وابوو ئاغاکانیش دەهاتن، ئەوانەی کە بەڕاستی عەلاقەیان پێبوو ئیسرارێکی زۆریان هەبوو کە بێن و لە کلاسەکاندا بەشداری بکەن. ئەو شتە بۆ من زۆر خۆشایند بوو کە مەسەڵەن سینەکانم جودا کردبوونەوە، منداڵەکان بە جودا، خانمەکان بە جودا، ئاغایەکان بە جودا. جاری واش بوویدی بخۆیان کە مشکلیان نەبایە هەموو بەسەرێکەوە لە کلاسەدا دەنیشتن و کاریان دەکردن. لە هونەری نەریتیشدا یەکێک لە بەناوبانگترین هونەرمەندانی کوردستان خدر قادری ڕۆڵەی ئەم شارەیە کە بە دەنگی سیحراوی حەیرانی گەیاندۆتە ئاسمانی هونەر. ئەرێ حەیران دەورە لۆتونە مینم سەجانان چەندم گاز دەکەی دەی بەبێ سوفیانێ خۆمن شەرێکن لە دەقەماندا قاری سەید ئەحمەدی دەربەندی گۆمەسپانێ گەلێ گەلێکە بریندار و کەسادم شەورێ سێباری دەنیمە شەرەدا دەگەڵ کۆمەڵێکی برادەران چبکەم بە گولنە کارخانێ
أنقذ بابا نوبك نحمة تبي بمال الشارع ولنا الدكتور قال لك بني وبانقا تخوان بابته سني فين يا ربنا نمتيمار بكا عمل كتم لسر السفينة لسر دريان لسر بير الشيرين قال لك صاد ما دون كتم لسر كانيا نشلاني قوم من أنا حيران دورا من مسجلان دربان بملا من بملكة بين الرجل من مادران وخان خرابة قال مشينا أو نبدأ زانيا قال من فوني كيسيان وقلقان ومرامي عالم لبيشيني درباندي دور بدور ومتابنا قاتينا كاتي قراب شبنا الرابع لا إله تمام لهم داوي خداوي تينا هو من دلم حينا دولا نوتونا من مسجارة دولا لدم شكي مراد يمنا بنجوه من مال وداني قاري قازي خاص بي كما سداني قلتني لا إله تمام دقلنا الكيف فرادي دم قلت خواتي جاكلتو قرني خولو من مادر أنا الدنيا بامبشنا بستو درام وصال لقندني لقردن وقرني لقرني وحليم بجيه شو كبردن قلق شي زيادة نزلن ديالا بيريان لزوانا نافرزي قلق جوان كدوكتو تويش ديالا دشوش البارس دقلي بآخ نظمين والله ما بيخوشي